بەناوی خی گەورە خەڵکی هەرێمی کوردستان ئەزانن کە ساڵانێکە مامۆستایان و فەرمانبەران و چالاکانی کۆمەڵگەی مەدەنی چەندین ڕێگایان گرتوۆتە بەر بۆ گێڕانەوەی مافەکانیان و ناچارکردنی دەسەڵات تا ڕێز لەو ڕێکارانە بگرێت. بەداخەوە حکومەت بە مەبەست بێباک بووە لەو هەوڵانە و ئامادە نەبووە هیچ هەنگاوێک لەو بارەیەوە بنێت. بۆیە لە هەنگاوێکی نوێدا لەگەڵ هاوڕێ و هاوپیشەکانمان لە پارێزگای سلێمانی و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین لە دوێنێەوە بڕیاری مانگرتنمان لە خواردن داوە. ئەمڕۆژ ئێمە وەک مامۆستایان و چالاکان فەرمانبەرانی پارێزگای هەڵەبجە وێڕای ڕۆڵی هاوڕێیانمان لە سەرەتایی گەڵاڵەکردنی ئەو پرسە و مانگرتنی فعلی هەندێک لە دۆستانمان کۆمەڵێکی ترمان بەڕێ ئەکەوین بۆ سەردان و پشگیری مانگرتوان و ئەخوازین خەڵکی کوردستان بەگشتی و ئازیزانمان لە پارێزگاکانی هەولێر و دهۆک ئیدارەکانی زاخۆ و سۆران پشگیری ئەم پرۆسەیە بکەن و ئەم کارتە گرنگە وەک دەرفەتێکی زێڕین سیر بکەین. ئێمە وەک ماوەسایانی ناڕازی یەکێک لە ئامانجەکانمان لەم کۆنگرە ڕۆژنامەوانیە هەڵوێستی خۆمانە لەسەر ئەو بابەتە وەک هەمیشە و هەموو ساڵەکانی تر پشگیری خۆمان بۆ هەموو بایکۆتێکی خۆڕسکی مامۆسایان و فەرمانبەران ڕاگەێنین و داوا لە فەرمانبەرانی شەکەین. ئێمە قسەمان کردووە لەگەڵ دەسەی داکۆکی لە مای فەرمانبەران لە هەڵەبجە داوا لە فەرمانبەرانەکەین هاوکار بن لەگەڵیان و بۆ بە گرنگیەوە ئەم ساڵ سەیری دۆخەکە بکەن و هاوشانی مامۆستایان ئەوانیش لە بایکۆت لە ناڕەزایەتی لە مانگرتن لە خۆراک و لە هەر چالاکێکی تری مەدەنی بەشدار بن. بۆ ئێمە وەکو مامۆستایانی ناڕازی پشگیری خۆمان بۆ هەموو چالاکیێکی مەدەنی دەرەبڕین بە تایبەتی ئەوەی کە ئێستا لە ئارایە و لەسەر پێشنیاری هاوڕێیانمان لە مامۆستایی ناڕازی هەڵەبجە ئەنجام دراوە و هاوڕێیان لە سلێمانی و لە کفری و لە کۆمەڵی شار و شارۆچکەی تر بەدەستخۆشیەوە هاتوونەتە سەرخەت و بە فیعلی ئێستا لە مانگرتن لە خۆراکان داواکەین لە هاوڕێیان لە هاوشاریانمان لە فەرمانبەران و موچەخۆران پشتگیر و پشتیوانی ئەو مانگرتۆ بە ڕێزانە بن کە گیانی خۆیانیان خستۆتە سەر دەست بۆ بەرژەوەندی کۆمەلگاکەمان و بۆ مافی کۆمەلگاکەمان لە موچەخۆرانی مەدەنی و لە کاسبکارانیش کە بازاڕیان وەساوە بە بۆنەی بێموچەیەوە. بۆیە پێویستە هەموو چین و توێژەکان پشتگیری خۆیان دەربڕن بۆ ئەم ئازیزانەی کەوا گیانی خۆیان خستوۆتە سەردەست خۆیانە خەنە مەترسیە ومانیان لە خواردن گرتووە هەتا ئەو کاتەی داواکانیان جێبەجێ کرێ لە پلەبەرزکردنەوە لە تەڵتین لە دانانی ئالێتێک بۆ گێڕانەوەی موچە پاشەکەوت کراوەکان و لە سەروەری یاسا و کۆمەڵێ لەم خاڵانەی کە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی سلێمانی مانگرتووانە خرێتە ڕوو.